بینەرانی بەڕێزم کاتتان باش لە بەشی دومی چاپەکەوتماندا لەگەڵ مالا بەختیار لە پرساوی دەستی کاریگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان قسە لەسەر بەردۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و هەموو ڕووداوانە دەکەین کە لە چەند وڵاتێکی عەرەبیدا ڕوویاندا و کاریگەریان بەسەر کوردستانەوە و هەروەها بەراوردێکی کەمیش لەگەڵ ئەزموونی کوردستاندا. بە شێوەیەکی گشتی دەمانوێت قسە لەسەر ئەزموونی حکمی ئیخوان موسلیمین لە مەسر بکەین و هەموو ڕووداوانەی کە لە میسر و لە ناوچەکەدا ڕوودەن. کاک بەختیار دووبارەم کاتت باش. کاک بەختیار ئەگەر لە مسرەوە دەست پێ بکەین کە ئەتوانین بڵێن گەرمترین ڕووداوەکانی ئەم ماوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەخۆوە بینیوە، ئەتوانین پێمان بڵێ لە مەسر چی ڕوویە؟ خۆی کە ڕوویە چی بوو؟ شۆڕشی بەردەوامە لە ڕووس یان ڕاپەڕینی بەردەوامە نەوەستاوەتەوە ئەوەی من ئەیخوێنمەوە ئەیخوێنمەوە. بەڵێ ینی ئەوەی پێشتر ئەگەر بڵین شۆڕشێک بۆ کە ئیخوان موسلیمینەکان ڕابەرایەتیان کردووە ئەمەی ئێستا کە ڕوادات. من لاریم لەوە نییە کە ئیخوانەکان دەورێکی بەرچاویان هەبوو لە شۆڕشی 25 ینایر کە یەکەمین ڕاپەڕینە یەکەمی شۆڕشە، بەڵام ئەوان دەستیان پێ نەکرد، ئەوان چوونە ناو ڕاپەڕینەکەەوە. لاوانی مسر دەستی پێکرد، هەندێک هێزی چەپ و دیموکرات و سربەخۆ دەستیان پێکرد، دوایی وردە وردە ئەخوانەکان کە تێگەیشتن ئەمە بەردەوامە کە دێگەیشتن ئاڵوگۆڕێکی گەورە لە منتەقەکە هەیە، زیرەکانە خوێندیانەوە چوونە ناوی کە چوونە ناوی بێگومان لەبەر ئەوەی ڕێکخراوترین هێزی سیاسی ناو بزوتنەوە ئێعترازێکە بوون، بێگومان توانیان بۆ هەڵبژاردنەکان بۆ هەموو ئەو ڕووداوانەی هاتنە پێشەوە ئەخوانەکان بە چاکی هاتنە چوونە ناو ڕووداوەکانەوە توانیان لەو قۆناغە سەرکەوتن بەدەست بێن. بەڵێ بەس کاک بەختیاریانی بۆ ئەوەی ڕابردوو شۆڕش بووە، بەڵام ئێستا کە ڕووداوێکی کە ڕوویە و ئیخوانەکان لەسەر جادن چەندین ملیۆن لە ئەنساری ئیخوان موسلیمین لەسەر شەقامن شۆڕش نەبێت. من ئەڵەم شۆڕش بەردەوامە نەموتووە، شۆڕش بەردەوامە بە معنای هێزە دیموکراتەکان بەردەوامە، بە معنای پێشکەوتنی کۆمەڵایەتی بەردەوامە، بە معنای ئەوەی کە شۆڕش دەبێت ئامانج بەدی بێنێ لە سەردەم ئیخوانەکانە بەداخەوە کە ئەوەی پێ ئەوترە دیموکراسی و دڵنیابوونی دیموکراسی و دڵنیابوون لەوەی استراتیجی دیموکراسی، ڕەهەندەکانی دیموکراسی، فەزای دیموکراسی لە سیاسەتە، لە دەستورە، لە مەجلیسی شورایە و لە ناو کۆمەڵە، لە ناو ڕێکخراوەکە مەدەنیە، ئەم فەزایە وردە وردە بەرتەسک بووەوە لە لای خەڵک کاردانەوە دروست بوویان. ئەم کاردانەوەیە بوو بەمایی ئەوەی کە 32 ملیۆن کەس هاتە سەرجادە لە 30 مانگی ڕابردوو. 32 ملیۆن ئینسان سەرجادە بووە وە سوپا هاتە پێشەوە. ئەو چارەسەریان دۆزیوە کە تا ئێستا دۆزیوانەتەوە. چەند چارەسەرەکە موافقە بێت، چەند موافقدار بێت، ئەمەش ئەبێ مەودایەکی بدەیتێ. من ئەوە بە بەردەوامی شۆڕشەکە ئەبینم، ئەوەی ئیخوانەکانی ئێستا بەکاردانەوەی ئەبینم. بەڵێ ئەوەی کە لە مسرا ڕوویە ئەتوانی پێم بڵێ ئایا ئەمە ئینقلاب بوو یان ئەزانی کاکە ڕێبەر ئەگە ئینقلاب بوو لە قۆناغی یەکەمیشە ئینقلاب بوو کە ئەخوانەکانیان هێنایە سەر حکم. خۆ مەجلیسی عەسکەری مبارەکی لابرد، دەستوری دەستکاری کرد، بڕیاری هەڵبژاردنیدا و لەو هەڵبژاردنەی مەجلیسی عەسکەری بڕیاریدا ئەخوانەکان بردیانەوە بە نسبەتێکی ئەجگار کەم سەرۆکەکەیان بردیەوە و هەر لە دوای بردنەوەی سەرۆکەکەیان هەڵسا مەجلیسێکی شورا و مەجلیسێکی دەستوری تەسیسی دەستوری دانا، هەموو هێشتا هەر سوپا لە کایە بوو. ئەگەر ئەو ئینقلاب بوو ئەمیش ئینقلابە، ئەگەر ئەو ئینقلاب نەبوو بۆ ئەخوانەکان حەڵال بوو کە لە سایەی هەمان سوپایە بێنە سەر حکم کە هاتن و شانسی خۆیان 1 ساڵ تاقی کردەوە، ئەمیش ئینقلاب نییە کە ئەو کاتە ڕاپەڕیوانی ئەو کاتە لە ڕاپەڕیوانی ئێستاش کە 32 ملیۆنە کەمتریش بوو. ئێستا خەڵک زۆرتر هاتە سەرجادە. لە دوای ئەو 1 ساڵ حکومڕانیە خەڵک ڕاچەڵەکی و سامناچیەک دایگرت ئەو خەڵکە لە ژیانی، لە گوزەرانی، لە باری ئابووری تەپی. سەربەستی خەڵک نەما و دەوردا هەژمون یا هەیمەنەی ئیخوانەکان بەسەر هەموو شتەکانە تێپەڕی. سوپا نیگەران بوو، زۆر نیگەران بوو، قەزا نیگەران بوو، دەستور یەکەمین جار بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەرۆکێک بوێرێ دەقێک لە دەستور دانێ بڵێ نابێ بڕیارەکانی سەرۆک ڕەت بکرێتەوە. قەت شتیوانە بووە.
ئەنێ شتێکە پێ بڵێ دەستور و هەڵبژاردن و ئەوانە نابێت ئەمە شتی وا بێت ئەوە بەس دیکتاتۆرە مطلقەکان ئەماکەن. بەڵێ کاک بەختیارەکە لەسەر مەسەلەی ئینقلاب و هینەکە ڕابوەستم. بەڵێ هەنی بە هەموو حاڵەتێک محەممەد مرسی لە هەڵبژاردنێکە کە هەموو لایەکدانیان پیاناوە بە زۆرینە دەرچووە بۆتە سەرۆک کۆمار، ینی پێویستە ئەم پیاوە 4 ساڵ حکم بکە، بەڵام 1 ساڵ حکمی کرد. بەڵێ کاتە چۆن بە مناڵین کە کوتەتایە زانی کاکەڕێوەەر ئەگە بە من بێ حەزمە کرد حکومەکانی تەواوکە چونکە تا تەواوی کردایە خراپتر لە بەرچاوی خەڵکە کەوتن بەڕاستی تا ساڵێک ئەوە نەبوو بە 2 ساڵ زۆر خراپتر بوو وەزاکەی فەلسفەی ئیخوان فەلسفەی سیستەمی حکومڕانی ئیخوان خراپتر بوو ئەگە بە من وایە. بەڵام ئەمە مۆزوعەکە ملەتی مەسەر قەراری لیاوە ئەوەی سوپا هاتوۆتە پێشەوە ئەگەر بەڕێی من ئەگەر سوپا پێش هاتنە سەر جادەی 32 ملیۆن خەڵکەکە ئەو مووقفەوە یا ئەو بڕیاریان بدایە سەبارەت بە سەرۆکی پێشووی مەسر منەڵێ ئەموتەوە ئینقلابە، بەڵام 32 ملیۆناتە سەرجادە خەتەرێکی گەورەی حربی ئەهلی ڕوبەڕووی هەموو نەتەوەی مەسر بووتەوە. لەم کاتە سوپا عادەتەن لە مێژووی مسرا سوپا مەسلێکی دەورێکی حاسمی هەیە بەڕم ئەوەی کە عەرەبیاڵە دەورێکی مافسالی هەبوو لە مێژووی مسرا، هەمیشە دەورێکی مافسالی هەبوو لە مێژووی مسرا لە زمانی جەمال عەبدناسر لە زمانی ساداتە لە زمانی مبارەکە ئەوە لە زمانی ئیخوانەکانە و لەم زمانەشە هەمیشە دەورێکی مافسالی هەبووە. لەبەرەوە من ناتوانم بەڕاستی ناوی بنێم ئینقلاب. ئینقلاب نییە لەسەر دیموکراسی بە دەلیلی ئەوەی کە ئێستا حکومێکی مەدەنیان داناوە. بەڵێ بۆچی کابرا خۆی سەرۆک وەزیری دیفاع بوو و وەزیری دیفاعەکە سەرۆکی پێشووی مەسر بەڕێز محەممەد مرسی دایناوە خۆ کەس داینەناوە ئەو دایناوە تەنتاوی ئەو لای برد ئەمیش ئەو هێنایی خۆ نەهاتون ئەوە بە پێچەوانی ئیرادەی زۆرینەی خەڵک ئەو کودەتایە بکەن و ئەوە بەدی بێکە بەدی بێ وەکووتم 32 ملیۆناتە سەر جادە یانوێ پەلەماری یەکتر بن لەسەر جادە لایەنگرانی ئیخوان لەگەڵ دژەکانیان 5 بەقەد لایەنگرانی ئەوان 6 بەقەد لایەنگرانی ئەوانن دەی باشە ئەمە حربێکی ئەهلی خوێناوی بێ دیسپلین دروسە بێ ئەوە خەتەرناکە بوو. بەڵێ بە بڕۆی تۆ دیارترین هەڵەکانی محەممەد مرسی یان با بڵێن تەجروبەی ئیخوان لە مصر لە حکومکردنیان لە ماوەی ئەم ساڵەیە چی بوو؟ لەسەر مەجلیسی قەضا هەڵەیەکی گەورەی کرد، لەسەر مەسلەی دەسەڵاتی خۆی هەڵەیەکی گەورەی کرد، لەگەڵ سوپا هەڵەیەکی گەورەی کرد، لە تشکیلی حکوومەتەکەیە هەڵەیەکی گەورەی کرد، هیچ چارەسەرێکی بۆ مەسلەی ئابووری نەدۆسیەوە. مەترسیەکی گەورەی خستە سەر سەربەستی شخصی خەڵک لە مسرا. کاکە ڕێوار مەسر، تونس، مەغرب، لوبنان هیچ پاسیاوێکی دینی و مەزەبی ناتوانانی دەستکاری سەربەستی شخصی بکەوێ وەکو چۆن حزبی عەدالەت و تەنمیە لە تورکیانەی کردووە و کارێکی زیرەکانی کرد. دەستبردن بۆ سەربەستی شخصی یعنی دەستبردن بۆ زۆرینەی مطلقی خەڵک ژیانی ڕوخە خەڵکەکە. من خۆم لە مصر بووم ماوەیەک لەمەوە بەرچەند مانگی ئەمزانی خەڵک چەند ئەو کوڵێ چەند جۆش ئەخوا و تەوەقعی ئەمەم کردووە ئەوە 5 ڕۆژ لەمەوە بەر نووسەری بە ناوبانگی مصری ڕەجائی فاید وتارێکی لە هین نووسیوە لە ئیتیحاد نووسیوە هەر بە ناوی منەوە نووسیوێتی نامەیەکی کراوە بۆ مەلا بەختیاران هەموو قسەکانی تۆ ڕاست دەرچوو قسەکانی من هەڵە دەرچوو. بەڵام ینی ئەگەر ئێمە لەسەر یەک جومگەی ئەو بابەتە بوەستین کەویش جومکە ئابوووریەکەیە ئەم حکومی ئیخوان کە ماوەی ساڵێک حکمی کرد لە مسرا پێدوانیە کە ڕوبەڕووی کۆمەڵێک لەمپەر بۆوانێ ینی یەکێک لەو لەمپەرانە دژایەتی زۆرێک لە دەوڵەتانی خلیجی عەرەبی بوو کە دژایەتی و ئەزمونەی مسریان کرد و ئەمە هۆکارێ بوو بۆی کە ئیخوانەکان نەیانتوانی لە جومگەی ئابووری گۆڕانکاری ئابووری لە مسرا سەرکەوتوو بن. کاکە ڕێبوار کە بەڕێز محەممەد مرسی هاتە سەر حکوم دەست بەجێ سعودیە بڕیاریدا 4 ملیار دلار بدا بە مەسر، قەتەر 3 ملیار، ئیمارات چۆن کەیشتی وایە هەمویان ئامادەبوون یارمەتی بن. بەڵام پاش ماوەیەک ینی سعودیەیەکە بوو لە وڵاتانەی کە هەڕەشەی گەوری لە مسر کردبەوەی کە هەموو جالی مصری لە سعودیا دەربکات. لەبەر ئەوەی خوانەکان هەوڵیاندا تەنزیمات لە سعودیا و لە ئیمارات خەڵکیان لێگرتن، لە عەمان خەڵکیان لێگرتن، لە خەڵکی لە شوێنی تر خەڵکیان لێگرتن، لەبەر ئەوەی ئەو مەترسیان پیا کرد، ئەوەی کە پێڵێن تەزیری تەورە، ئەو مەترسیان پیا کرد. مۆزوعەکە ئەوە بوو ئەجینە 4 ملیار دلار پارەیە کە سعودیە بڕیاری دابیدا بە مصر
بەڵام لە دوای ئەم بە بێ مقابلیش دای بەڵێ لە دوای ئەو گۆڕانکاریەش کە محەممەد مرسی لەسەر حکوم لا برا بەهمانشەوە سعودیە و ئیمارات و زۆرێک لە وڵاتانی کەنداوی عەرەبی پشتیوانی مادیان پێشش بە سوپای مەسر ئێستا هەموو وڵاتانە پیان خۆشە جارێکی درێخوانەکانیان لەسەر حکوم ئەوە ڕاستە حتا قەتەر پەشیمان بۆتەوە و ئەسڵەن ئەو ئاڵوگۆڕی لە میری قەتەرا کرایەنی ڕەنگە یەکێک لە سەبەبەکانی ئەوە بوو بێ کە دڵنیابوونیان ئەوێ لەوەی کە جارێکی تر مەترسی سەر هەڵدانەوە ئیخوان نە لە مەسر نە لە شوێنی تر نەبێ بەمای نیگەرانی بۆ سەر حکوومەتەکانی خەلیجەکان. بەڵێ کاک بەختیار ئەگەر ئەم ئەزمموی ئیخوان تەنها ساڵێک درێژەی کێشە حکمی کرد لە مسرا ئێسام حکوومەتی کە لەلایەن سوپاوە با بڵین پێکێنراوە حکوومەتی کاتی میسر قسە لەسەرەوە کات کە داوا لە گەلی مسرەکە کە چاوەڕێی بکەن بزانن چیەکە باش هەمانم چاوەڕوانیە بۆ ئیخوانیش بووە باشتر نەبوو ئەو 4 ساڵی خۆیان تەواو کردایە و لە دوای 4 ساڵەکە جارێکە بە دەنگی گەل لا ببرانە کاکە ڕێبار بزانە بابن شتێک بیر بخەمەوە ئیخوان سەرەتاکە مبارەک ڕووخا دقەتێکی زۆر زیرەکانیان بەکارهێنا ئەوش ئەوەی وتیان ئێمە یەکەم کاندیدمان نابێ بە سەرۆک دووهەم لە 120 پەرلەمانی مەسرمانەوێ بۆ لەبەرەوەی ئەیانزانی ئەوەندەی مەسر ئەوانی قبوڵە تەجروبەیان هەبوو 83 ساڵ 4 ساڵ دامەزراون ینی ئەیانزانی خوێنبەری خەڵکی مەسر و هەست و نەستی مەسر چەند لەگەڵ ئەوانە باش ئەیانزانی لەبەرەوە بڕیاریان بڕیارێکی زۆر زیرەکانە بوو بەڵام کاتێک سەلەفیەکان مرەشەحیان ئەعلان کرد بۆ سەرۆکایەتی کۆمار یەکسەر ئەوانش ئەعلانی محەممەد مرسی و خێرەت شاتریشیان کرد هەردووکیان هاتنە پێشەوە خێرەت شاتر قەزانی هێشت بە پێی قانونیان هێش ئەو خۆر بژێریە احتیاط محەممەد مرسیاندانە بۆ گینە خێرەت شاتر بوو یەکەمین جار جێگیری ئەمینداری گشتی ئیخوانەکان بوو بزانە سیاسەتی خۆیان گۆڕی سەرۆکیان هێنا سیاسەتی خۆیان گۆڕی ئەکسەریتی پەرلەمانیان ویست ئەمە بوو بەمایی ئەوەی کە کلێنێکی گەورە کەوتە بینی سیاسەتی ژیرانی ئیخوان و بیرروبۆچوونی ڕایگشتی خەڵکەکە کاکە ڕێوار محەممەد مرسی لە سا 5 ملیۆن دەنگێناوە لە 51 ملیۆن حەقی دەنگدەر 5 ملیۆن دەنگێناوە برای گیان 5 ملیۆن 46 ملیۆن ئینسان ئەم پیاوەی ڕەفز کردووە ئەمە ناکرێت تۆ بە ئەقەلیەتە تۆ بتوانی حکمی خەڵک بکەیت ئەسڵەن ئەلمانیەکان لە بەرامبەریە ئەگەر دوو مرەشەحیان نەبوایە ئەحمەد شەفیق و ئەوانی تر دوو مرەشەح نەبوونایە ئەلمانیەکان کۆی دەنگەکانیان زیاترە لە محەممەد مرسی بەرەوە ئەو غەڵەتانی کە ئیخوانەکان کردیان ئەسڵەن بۆ ئاگداری جەنابەت وە بۆ هەموو بینەریکی عزیز 2 هەفتە لەمەوبەر لە ئەستەمبول کۆبوونیەکی فراوانی هەموو حیزب ئیخوانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە لەسەر ئەو ڕووداوانی مەسر یەکگرتووی ئیسلامیش لەوێ بووە لەوێ مناقشەیەکی زۆریان کردوتیان خۆتان غەڵەتێکی گەورەتان کردووە لە ئەوڵەن ڕئیسمان ناوێ ڕئیس هەڵەبژێرن ئەڵان لە 120مان ئەوێ لە 120 نەپێشەوە مناقشەی گێرم کردوتی ئەم غەڵەتانە چیە کردتانیەوە بۆ واتان لە سوپا کرد بۆ واتان لە خەڵکە کرد لەتان نیگەران بن بۆ لە تورکیا نەکرا ئەمە بوو بەماوەی مشتومڕێکی گەورەی سەربێنی ئیخوانەکان خۆیانە لەبەرەوە ینی پێش ئەوەی بیل لە سوپا بکەینەوە ئێمە پێش ئەوەی بیل لە کێشەکان بکەینەوە بیل لەوە بکەینەوە کە خۆی ئیخوانەکان ئایا لە ئاستی لێپەرسینەوەی ئەم قۆناغە گەورەیە بوو کە هەلێکی زێڕینی مێژویان بۆ هەڵکەوت خۆیان لە ئاستی ئەوە نەبوون فکر و ئایدۆلۆژەتی ئەوان بە ئایدۆلۆژەتکردنی حکوومەت بە ئایدۆلۆژەتکردنی ئیسلام بە ئایدۆلۆژەتکردنی مەزهەب بە ئایدۆلۆژیکردنی جونگەکانی دەسەڵات ئەمە خەتەرێکی گەورەیە زۆر خەتەرە ئەمە ینی مەسری ئەمە قبول ناکە خۆ بە زۆر نییە کاکە خۆ 32 ملیۆن ئینسان ئەمە نەپاریان پێدراوە هەموو برسین هەموو بەدبەختن هەموو تینون هەموو تینوی ئازادین وڵی خەڵکی مەسری خواخوایەتی تێر بخوا ئێستا هەر تێر بخوا بەسکی تێر بخوا ئێستا کاک بەختیار ئەگەر ئەو هەڵانەی محەممەد مرسی گیان بە شەوە گشتەکە نایلێ بنێن تەجروبەی ئیخوانی لە مسرە کە لە ماوەی ئەو ساڵەیە کردیان من بە تایبەتی من قسە لەسەر مەسەلەی دەستوورەکە بکەم بەراوردێکی بچووکی بکەین بە ئەزمموی هەرێمی کوردستان لە لای خۆمان ینی
ئەم هەڵەیە کە ئیخوان کردی بۆ نمونە بۆ تەعمیم بکرێ بەسەر زۆربەی حرەکە ئیسلامیەکانە بە تایبەتیش ئەمە قسە لەسەر مەسەلەی یەکگرتووی ئیسلامی بکەم لە کوردستانە کە تا ئاسێکی زۆر کاریگەری هەبووە لەو بابەتەیە یعنی بۆ تەعمیم بکرێ بەسەر هەمویانە لە کاتێکا بۆ نمونە لە کوردستانیشە هەمان ئەو هۆڵانە ئەبینین یعنی بەڵام بە پێچوانەوە ئەمجارە لایەن هێزە ئەلمانیەکانەوە بۆ نمونە مەسەلەی دەستور هەوڵدرا بە ئەغلبێتێکی زەئیل وەکەوەی کە محەممەد موورسی تێپەڕان بەڵام نەکرا ڕێک پێچوانێکی قسەکەی جەنابەت ڕاستە من لە مەسر کۆڕێکەمە بوو لە بارەگای گۆڤاری ڕۆزی یوسف وتم ئێمە ئەتوانین وەکو محەممەد مەرسی بە ئەکسەریەتێکی کەم دەستور تێپەڕێنین دەستورمان تێنەپەڕان ئەمە لە بەهاری ئەمساڵ من لە قاهیرە بووم باشترین نووسەرەکانی قاهیرە و باشترین سیاسەت مەدارەکانی مسرم بیری من وتم ئێمە ئەتوانین ئەوە بکەین بەڵام ئەوە ناکەین محەممەد مەرسی بە ئەقەلیەت تێیپەڕان دەستوریشی بە ئەقەلیەت سەپاند ڕێک ئێمە پێچوانی ئەوە نەمانێشت ئەم بە ئەقەلێتە تێبپەڕێ و تا ئێستش دەستور ئەڵین ئەبێ سازاری بەڵام ینی قسەکەی من لەسەرەوە بوو کە لە هەمان تەجروبەی کوردیشە ینی هەوڵێکی لەو جۆرە هەبوو بەڵام بوو بەڵام نەکرا ئەوەی تۆ لە سیاسەتە ئەنجام مەحەکە نەک چی وتراوە چی کراوە مەحەکە تا ئێستا نەمانێشتوە دەستور بە ئەقەلێت تێبپەڕێ کەواتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوانین بڵین کە لە زۆربەی ئەزمونە سیاسیەکانە ینی ڕاستە لە ڕووی ئەیدۆلۆژیوانە جیاوازی هەیە لە نێوان ئەلمانی و ئیسلامیەکانە بەڵام ڕەنگە لە زۆربەی بڕیارەکانە جۆرەك لە لێکچوون هەبێ یان هەمان ئەو هەوڵانە هەوڵی بۆ بدرێتەوە جان ئەو هەڵانەی ئیخوانەکانی مسر کردیان هەر حزبێکی علمانی بکە بە هەمان هەڵدێرا ئەڕوە هەر حزبێکی علمانی بکە بە هەمان هەڵدێرا ئەڕوە چکە سەردەمەکە ئەوە قبول ناکە کاکە ڕێبوار ئێمە لە سەردەمی جیهانگیرین فەردانیت زۆر مهمە ئێستا اقتصاد شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە ئێستا اقتصاد تحکم لە فەردەکە اقتصاد تحكم لطبقات ناكا بتنها اقتصاد تحكم لسيستمكان ناكا بتنها اقتصاد تحكم للدولات ولا سوبا ناكا بتنها استا وردو خاش بتو اقتصاد بخواروا يعني جوريك لا ورچرخان رويداوه جوريك لا شوربونور رويداوه لا ابوري بناو خلق ام ابو شوربونوي ابوري بو تاك ام تاگرایی دروست کردووە تاگرایی خەڵک وەکو هینی وەکو جارانە وەکو جەماعی لێ خۆڕی بە ئاروزی خۆت چۆنە دەوێ ئاراستێکی چۆنی ئەوێ قیادێکەی مەسر ئێستا لەو دنیاەیە مەسر دەمێکە بازاری ئازاد لەوەیە تورکیا دەمێکە بازاری ئازاد لەوێ هەیە ئێران دەمێکە لە زمانی شاشەوە بازاری ئازاد لەوێ بێ ئەمانە وەکو حزبی بەعس و وەکو هەندێک لە دەوڵەتە مەلیکەکان نین سەرمایەداری دەوڵەتیان سەپاند بێ باگراوندێک هەیە بۆ ئەم جۆرە ئەقتصادا و ئەو باگراوندە جۆرێک لە زمینە سازی کردووە کە بیرکردنەوەی نوێ لەم وڵاتانە پێش وڵاتانی تر سەر هەڵبدا لەبەرەوە بینی لە تونس لە مصر بەردەوامی ڕاپەڕین هەیە بەردەوامی ناڕەزایی هەیە و ئەشیانەوەی ئیلا بگاتە سیستەمێکی دیموکراسی ممکن نییە کاکە ڕێبوار بزانە من بەدەر لەوەی خۆم پیاوێکی ئەلمانیم پیاوێکی دیموکراسیم و یەکێتی نیشتمانی کوردستانم ممکن نییە لەم سەردەما ممکن نییە حتى حزب عدالة التنمية تركيا بوينات تسر ممكن يبقى ايديولوجيت كردني سيستم تهوبو وبتوي هتا يد صلاة بدستو بباساوي دين بباساوي مذهب بباساوي تاريخ حزبك تاريخي اما تهوبو لتاريخ كتايات اما يعني ابي همو ام حزبانا بتايبتي اخوانا كان وحزب عقايدي كان انجا اما ما انا نشتي بقين ام ميجوي ما خباتي تيكين تياكين وام كياني كاي سياسي كاي كوملايت يعني اما خباتي تياكين كاملا جواز لقل 10 سال و 20 سال و 30 سال موبر اخوانا كان اشتباهي قوريان او بو بيانو ابو او قرانكاريانا بويا قراوا بو اوي اوان شونيان ايوا حكم بكن نخير او قرانكاريانا ابواي اخواني بقرايا نك اخوان قرانكاري كان بخاطر قالبي اخواني خويا غلطك اميا حزب عدالت يك لسطا شتيك 15 20 25 خلق هستي كرد كيعني فلسفي اسلامي خوان بسبيان من يقلمون بر لنا وتشادي تركيا خو بشادان كرا 1 مليون انسان تسرجاده رد فعل مبرامبر ما ترسي كان نيغراني كان يعني بيقومان حزب عدالت زو درشي اما سليكت وشارسري جيبو دوزيو اهواني تخصوته وزركوا وابي شارسري ريشيج بدوزيته بو اما بلا کەواتە ئەگەر کورتی بکەینەوە شکستی ئەزمموی حکمی ئیخوان مسلمین لە میسر شکستی ئەزمموی ئیخوانە لە هەموو ناوچەکە بە کۆی گشتی من ناتوانم وا بڵێم ئەتوانم بڵێم ئیخوانی مسر حزبی دایکانەیە
و هەرچی حزبی ئیخوانی هەیە بە کوردستانیشەوە لەو دایکە لە دایک بوون کە حزبی دایک تووشی شکستێکی مێژووی ئەبێ ڕنگدانەوەیکی زۆر نەگەتیفی لەسەر حزبەکانی تر کە لە دایکبووی ئەوانن لە سەرانسەری دنیا ئەبێت لە سەرانسەری دنیا حتا بە تورکیاشەوە کە تورکیا تەجروبەیەکی سەرکەوتوشی پیشانداوە تا ئێستا تونس چاوەڕێی گۆڕانکاری گەورە بکەین مەغرب جارێکی تر ئەو نەتیجەی ناهێنن کە هێنایەن لە انتخاباتی پێشوو لە لیبیا هەرزماوەیەکی زۆر کەم لە دوای حکمی ئیخوانەکان لە لیبیا ئیخوانەکان دۆڕان لە سووریا تەسیری تێکردوون ئێستا زۆر تەسیری تێکردوون و لە نەتایجی انتخاباتیش تەسیریان تێکە لەبەرەوە من تەسەورم وایە ناتوانم بڵێم بە مطلقی هەموو وەکو یەک بەڵام کاریگەری زۆر سلبی هەبوو لەسەر هەموو تەیاراتی ئیخوان و هەموو حزب ئەخوانەکانی دنیا بەڵێ ئەگەر یعنی قسەکەی ئێمەش لەوە بوو کە تەجروبەی ئیخوان موسلیمین لە وڵاتێکا کە منبعی لە دایکبوونی ئیخوان بۆ لە دنیاە لەوێ تووشی ئەم شکستە ببێ بۆ بەڵام لە کاتێکا لە هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر ئێمە چەند نمونەیەکی تر وەربگرین لە حکمی ئیخوانەکان کە ئەتوانین بڵێن نمونەی جوانن بۆ نمونە تورکیا یەکێکە لەوانە تونس تا ئەم ساتە ئیخوانەکان لەگەڵ ئەلمانیەکان دەستیان تێکەڵ کرد و حکومەکەن و پۆستەکانیان گۆڕیوەتوانێت و هیچ کەشێک لە نێوانیانە نیە و حکومێکی باشەکەن یعنی تەنانەت ئەگەر قسە لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بکەین لە کوردستانە ئەتوانین بڵێن تا ئەم ساتە ئەزمونێکی تا ڕادێک جوانی پێشکەش کردو بۆی کە ئێستا ینی پێکەوژیانێکی دروست کردووە لەگەڵ حزبێکی ئەلمانیا چۆتە بەرەیەکەوە کە بەرەی ئۆپۆزیسیۆنی هەڵبژاردووەدا ڕفۆرمەکە بۆ نمونە دەبارەت بە یەکگرتووی لەگەڵ حزب ئەلمانیەکە بەرەی دروست کردووە یەکگرتوو زیرەک بووە لەمایانە پیرۆزیشان بێت توانیان حزبێکی ئەلمانی ڕاکێشن بۆ بەرەیەکی ئیسلامی دوو هێزی ئیسلامی لەگەڵ بەرەیەکی ئەلمانی یەک هێزی ئەلمانی لەوایە سەرکەوتوو بوون لە ئۆپۆزیسیۆنە تا ئێستا سەرکەوتوو بوون چەند ئەتوانن لە ئەنتیخاباتی ئایندە نەتیجەی ئەمە نەتیجەیەکی باش بەدیبێنن ناتوانم فاڵ بگرم بەڵام ئەتوانم بڵێم لەبێن خۆیانە ئەم سێ حزبە دوو حزبە ئیسلامیەکە و حزبە ئەلمانەکە لەسەر ئەوە ڕێک نەکەوتن کامیان ببن بە کاندید بۆ سەرۆک پێشەوەی مەسلەی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی کاک مەسعود کۆتایی پێبێت لەبێن خۆیانە ڕێک نەکەوتن ئەبەدەن ڕێک نەکەوتن ئەمە یەک هێزە ئیسلامیەکان لەبێن خۆشیانە ڕێک نەکەوتن دەستێکی هاوبەش دابەزێنن بۆ ئەمە هەڵبژاردنە نە کۆمەڵ و یەکگرتوو نە هەردووکیان و بزوتنی ئیسلامی ڕێککەوتن لەبێن خۆیانە لەستی هاوبەشی ئیسلامیان هەبێ ئەمە لە کاتێکدا هەمویان ئیسلامین سنەن و عەقیدین لە مەسەلە سونەکەشە و ئەوانی تریش هەر لە دنیای ئیخوانەوە سەریان هەڵداوە ئەکەرجی تایبەتمەندی خۆیان پاراستووە ئەمە یەک سەبارەت بە تورکیا منیش ئەزانم تەجروبەکە تا ئێستا سەرکەوتووە و ئێستا تورکیا حەفدەمین وڵاتی پێشکەوتووی ئابووریە لە دنیاە ئەو پیرۆزبایی لەم سەرکەوتنە ئەەکەم بەڕاستی و ئەگەر بێت و ئەو گفتوگۆیەش کە لەگەڵ پەکەکە و جەنابی ئۆجەلانە دەستیان داوەتی وەکو بەشێک لەو هەوڵانەی بۆ چارەسەرکردنی کۆی هەموو کێشەکانیان بەدەستیانەوەیە ئەگەر ئەمەش سەر بخەن ئەمەش ئەبێتە ئیزافەی سەرکەوتن بەڵام ئەمە بۆ معنای نییە حزبی عەدالەت و تەنمێ لە تورکیا توانیوێتی تا ئێستا سەرکەوتوو بێ ئەتوانێت هەتای سەرکەوتوی بێ بێگومان خۆتەزانی ئێستا لەگەڵ سووریا بینیان باش نییە ئەوە لەسەر مەسەر هەڵوێستێکی توندیان نواندووە لەگەڵ ئیسرائیل بینیان خراپە یەکێتی ئۆروپا قبولی نەکردوون لە ناو خۆیان کێشە زۆرە و بە تایبەتی کێشەی کورد کێشەیەکی گەورەیە بەڕاستی بەنسبەت تورکیاوە لەگەڵ عێراق بینیان خراپە لەگەڵ هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ناو تورکیا حزبی عەدالەت و تەنمێ بینی خراپە یعنی کێشەی کەمیش لە دەوری ئەم حزب و لە دەوری ئەم تەجروبەیە کۆنەوە بەتەوە بەڕاستی ئەمەش کەم نییە هەموو دەوڵەتانی دەوروبەر لەگەڵ ئەم وڵاتە پەیوەندیکی ئاساییە نییە ئەمانە بەڵام ئایا مقارنەی حزبی عەدالەت و تەنمێ بکەیت لە 10 ساڵی ڕابردوو بە حزبی ئیخوانی مەسر و بە تونسیش وڵا ئەوەی تورکیا زۆر سەرکەوتوترە ئەوەی تونس قەنەعەتم وایە پێچەوانە بۆ تۆ بەنسبەت تونسەوە ئێستا تا ڕۆژ دوای ڕۆژ زۆرینەی خەڵک لیانە تەکێتەوە ئێستا و احتیمالە تەجروبەکەی مصر بە شێوەک لە شێوەکان نەک کوتومت بە شێوەک لە شێوەکان بە دووری مەزانە ئەو تەجروبەکەی مصر لە تونسیش دووبارە زۆر باشە قسە لەسەر تەجروبەکەی تونسیژەکەینەوە ئەمە لەسەر ئەو ئەزمموی کوردیەکە هەڵوەسێکی بچووک بکەم ینی ئەگەر ئەوە ڕاست بێکە یەکگرتووی ئیسلامی زیرەکانە ئەوەی بەکارهێناوە بۆ پێچەوانەکەی ڕاز نەبێت گۆڕانێکە لە ساڵی 2009 بە لیستێکی هەڵبژاردن بۆ نمونە خۆی ڕاگەیاندووە توانی بێتی ئەوان بەکاربێنەوە ئەوان ڕاکێشێتە سەنگەری خۆیەوە بۆ ئۆپۆزیسیۆن ئەمە خاڵێکیان خاڵێکی کەش ینی یەکگرتووی ئیسلامی ئەگەر بۆ نمونە لەگەڵ گۆڕان کە هێزێکی ئەلمانیە
لەسەر پۆستی سەرۆک ژڕێنەکەوتن بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە یەکگرتووی ئیسلامی ئەگەر نوێنەری ئیخوان بێت لە کوردستانە لەگەڵ هێزێکی ئەلمانیا لەسەر مەسەلەی دەستوور ڕێکەوتون کە ئەمە جونگێکی زۆر ئەساسیترە لە شەوازی حکومکردنا بەڵام ئەمە دوای ئەم ناوبڕە کورتە وەڵام بێتەوە باش بەڕێزان پاشەم ناوبڕە کورتە ئەگەڕێنەوە لاتەن